هەندێک بەڕێز هەیە ئەڵێن بۆ وتوتە ئەگەر ڕۆژی زانستی بگری یان تەنها دووژەم خواردن بخۆیت نێوەڕۆ و ئێوارە پێشە دابەزێت قەڵەویت نامێنی وەرگر نامێنی ئەڵێ وامان کردووە بەشێ لە کێشماندا بزیوە سودمان بینیوە بەس هەندێک وەرگمانەیە هێشتا هەردانە بەزیوە بەڵام ڕاستە ڕۆژی زانستی یا دووژەم خواردن نێوەڕۆ ئێوارە شتێکی گرنگەوە دابەزینی کێش و تەندروستەکە بەڵام لەوەش گرنگترە پێکاتی ژەمەکان چێ خۆیت ئەگەر تۆ بێت و لە ژەمەکەی قاپی گەوری برنج و نان و میوەی زۆر بخۆیت ئەوە و کاتەش هەر بای خۆی هەندێک لە کێشت هەر ئەبێنێتەوە هەر زیادە بێت دەبێت پێکاتەی خۆراکت تەندروستکەی زەڵاتی زۆر سەوزەی زۆر شلەی زۆر ئەمانە بەکاربێن لەگە پڕۆتینە ینی گۆشتەکان خۆی پاقلەمەنیەکان خۆیت هێلکە بەکاربێنی برنجەکەت کە هەیە قاپی گەوری بچووکەوە ئەو کاتە ئەو شتە زیادەی کاتە ئەو کێشە زیادەی کاتە ئەو چۆری کاتە ئەویش نامێنێ و لەگەڵ هەڵدا ساعتێک زوڵەت هەبێت ئەمە کاریگەری زۆر باشەیە لەسەر کە یەکجاری سوودی باش ببینی لە ئەو نیزامی کە جێبەجێیەکی تاکو تەندروست بیت